پیرۆز بێت سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە هاوکات ڕۆژی گیانبەختکردنی هاوڕێ سەعیدی موعینی ناسراو بە کاکخانە، یەکەمین پێشمەرگە، یەکەمین ئەندام و یەکەمین گیانبەختکردووی کۆمەڵەیە. کاکخانە لە سیما ناسرا و خۆڕاگرەکانی زیندان و ئەشکەنجەکانی دیکتاتۆری پاشایەتی و ساواکە. دەمانگ لە زیندانی تاکە کەسی ڕاگیرا و ئەشکەنجە درا، بەڵام هیچ کات لێوی نهێنی پارێزی نەکردەوە و تەشکیلات و هاوڕێکانی پاراست و سەربەرزانە لە زیندان هاتە دەر. هەر لێرەوە سڵاو دەنێرین بۆ یادی کاکخانە و زیاتر لە 2600 یان بەخت کردووی ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران کە لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا لە خەباتی پێشمەرگانە لە زیندان و ژێر ئەشکەنجەی فاشیستەکان و لە خەباتی جەماوەری گیانی ئازیزیان بەخت کرد. سڵاو دەنێرین بۆ یادی ئازیزی زیاتر لە 600 یان بەخت کردووی شۆڕشی ژن ژیان ئازادی کە بە فیداکاریان ئاگری قین و تۆڵە و خۆڕاگریان لە جەستەی فاشیسمی ئیسلامی بەردا و هیوا و ئومێدیان بە شۆڕشی بە ژیان و ئازادی بە گڕوتین کرد. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە وەڵامدانەوە بەویستی ڕەوای خەڵکی کوردستان و شۆڕشی دش بە زۆڵم و زۆردار و لە هەلومەرجێکی نوێ پاش تێکشکاندنی دەسەڵاتی پاشایەتی و هاتنە سەرکاری دەسەڵاتی فاشیسمی ئیسلامی هاتە گۆڕەپانی سیاسی و نظامی کوردستان. ئەم هێزە بە درێژایی تەمەنی لە خزمەت هەژاران و چەوساوەکان دش بە زۆڵم و زۆردار سەرکوتکەر و داگیرکەر بووە. سەرگەری داکۆکی لە بەرامبەر ژن و پیا و پاڵپشتی هێزی ژنان بۆ بەدەستهێنانی مافڕەوەکانیان بووە. لە ئەنگری ئازادی بێشەرت و مەرجی سیاسی و ڕێکخراوەبوون و خۆڕێخستن بووە و دەمێنێتەوە. لە بەرامبەر هێزی داگیرکەر و سەرکوتکەری کۆماری ئیسلامی جەسوور و کۆڵنەدەر بووە و زۆر دیار دەینوی هێنایە نێو خەباتی چەکداری لە کوردستان و ناوچەکە. هەروەها ئەم هێزە کۆمونیستە باوەڕی بە شۆڕشی سۆسیالیستی بووە و تۆوی بیری ئازادی خوازی و چینایەتی چاندووە و بەهێزی کرد. بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە، بژی سۆسیالیزم.